ناو بازاری سەرەکی شاری کەرکووکە بڵاوبوونەوەی سەگی بێلان و خۆڵ و خاشاکێکی زۆر و دەستگیری نایاسایی لە گرنگترین حاڵەتەکانی بازاڕەکەن. ئەم بێپلانی شارەوانی پارێزگاکە هاوڵاتیان و کاسبکارانی نیگەران کردو و دەڵێن شارەکە خەمخۆری نییە لەبەر ئەوە تەواوی سێکتەرەکانی پشتگوێ خراوە. وەڵی لێرە غێر بەرەلاییە غێر ڕاستی بەرەلاییە و یعنی کەسی ناکە بەرەلاییە خۆی ئەبێت تەرتیبێ جوانی بکەن. وەڵا حکومت هەیە بەس ئیدارەی جوان نایدەن ئیدارەی نایدەن وا باش ئەوەیە مەسەلە پێگلەی تەبەن چەنێ ڕێک و پێک و جوان بێ ئەوە نەخەڵک زیاتر تێ بۆ بازارەکە بە زەوقەوە بەهینەوە بەستە ڕێک نییە یعنی ئەبێ خۆی بازارێکی تەواو بکەنەوە جوان بێ بۆ ئەم شتانە. کەرکووک پراوێز خراوە بە تاکید پراوێز خراوە. وەڵا این بانگەشە تەوان خۆتان زین بانگەشە جیایە تەبان این بانگەشە قسووریان نەکرێ بە بانگەشە بەس دوای کە دەرەچن ئەوە نییە شتانە. برام ناو بازار یەکەم شت ئەگەڕێتەوە بۆ خەڵک و حکوومەت لەبەرەوەی لە هەموو وڵاتێکە قانون هەیە لێرە نە قانون هەیە نە حکوومەت هەیە نە خەڵکش بە دڵسۆزی ئەچێتە تەنگ ئیشەکانەوە لەبەرەوەی بەڕاستی پاکوتەمیسی ئەگەر تۆ باسی ئێمە خۆمان بە زۆرینە بوسڵماندا ئەنین پاکوتەمیسی زۆر بەباشی لە دینی ئیسلام باس کراوە ئێمە جێبەجێی ناکەین بەڵام ئێستاکە ئێمە وەکو سیاسەتمەدارەکانمانش وەکو نا بەڕاستی دینی ئیسلام جێبەجێەکەن لە وڵاتە نەوەکو قانون و ئەوەش جێبەجێەکەن لە وڵاتە هیچی جێبەجێ ناکەن لە وڵاتە لەبەرەوەی بەڕاستی ئێمە لێرە بەڕاستی ئەگەر ڕاستیت ئەوە ئیشی حکوومەت شە و ئیشی خەڵکشە وەڵاهی وەکو ڕوو ئەوان بەڕاستی وەڕای من ئەوان بۆ هەدەفێک دێن هەدەفەکان ئەپێکن بۆیە لە ڕوویان دی هەدەفەکەی شەوەی جرفان خۆیان پڕکەن ئیتر ئەوە مەوزوعەکە ئیتر سەرکەوتوو بوونە بۆ خۆیان. سەرۆکی شارەوانی کەرکووکیش هیچ بەڵێنێکی کۆنکرێتی بۆ کۆتایی هێنان بە خراپی خۆرگوزاریەکان لە بازاری قەڵا نادات بڵێت پێشووتر دۆخەکە زۆر خراپ بووە خۆشبەختانە ئێستا دۆخەکە زۆر باشترە. بازاری لای قەڵا ئێمەوە لەگەڵ لجنەکانی قایمقامیەت تەرتیبێکی جوانمان بۆیان کرد کۆمەڵە خەڵکێک هەبوو با بڵین بەهارەمەکی دوکان و شتیان کردو و هەمویانمان هەڵگرت و بازارێک کەم بوونەتەوە زۆر سەیتەڕەمان کرد سەریان و هەر ڕێنە بوو ڕێ بکەیت ئەو کاتە خۆی ئێمە بەس شەوان لەوێ ئیشمانە کرد لەبەرەوەی نەمانەتوانی بەهۆی ئەوەی قەڵەباڵغەیەکی زۆر بوو سیارەی خۆڵ و خاشاک شەوان ئەچێ بۆ ئەو شوێنە پاکەوەکە بە ڕۆژ ناتوانێت بەڵام ئێستا ئەتوانێت سیارە بچێتە ئەو شوێنانە و پاکی کاتەوە و یعنی وەکو جاران نیە زۆر باشترە. زیاتر لە مانگێکە تیمی ڕۆژنامەوانی پەیام بۆ ڕووماڵکردن و خستنە ڕووی تەواوی کێشە و کەلێنەکانی پارێزگاکە لە شاری کەرکووکە لەو چوارچێوەیەشدا دەیان گرفتی خستۆتە ڕوو لە بەرامبەردا لایەنە پەیوەندیدارەکان بە پاساوی جۆرا و جۆر خۆیان لە بەرپرسیارەتی زیوەتەوە و دۆخی تایبەتی شارەکە و حکوومەتی ناوەندیان بە هۆکار زاندیوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی بەیان کەرکووک.